حەلبووسی مێزەکەی بەسەر مالکیدا قڵب کردەوە. پارتەکەی حەلبووسی لە بەغزای پایتەخت پلەی یەکەمی بەدەستهێنا. پارتەکەی سەرۆکی لە کارلادراوی پەرلەمانی عێراق محەممەد حەلبووسی توانی مێزەکە بەسەر هاوپەیوانی دەوڵەتی یاسا با سەرۆکایەتی نووری مالکی سەرۆک وەزیرانی پێشووی عێراقدا قڵب بکاتەوە. لە هەڵبژاردنە نێوخۆیەکانی هێژدەی کانونیەکان پارتی تەقەدوم توانی نزیکەی 9 ملیۆن دەنگ کۆ بکاتەوە. دوێنێ سێ شەمان لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی کۆتارییان خستە ڕوو. لە ڕاگەیاندراوەکەی کۆمسیۆن داهاتووە پارتی تەقەدوم با سەرۆکایەتی حەلبووسی زیاتر لە 132,000 دەنگی لە بەغدادی پایتەخت بەدەستهێناوە. بەمەش پلەی یەکەمی گرتووە و پێش هاوپەیمانی نووری مالکی کەوتووە کە نزیکەی 130,000 دەنگی هێناوە. ئەگەرچی سەرکەوتنی پارتەکەی حەلبووسی بۆ هێزەکانی چوارچێوەی مانگی شۆکهێنەر بوو، بەڵام هێشتا هێزە شیعەکان دەتوانن هاوپەیمانێکی گەورە پێک بهێنن بۆ ڕووبەڕووبوونەوەی پارتەکەی حەلبووسی و زۆرینەی ئەنجومەنی نەوخۆیی پێک بهێنن. لە ئەنباریش پارتەکەی حەلبووسی دەنگەکانی لە زۆربەی پارتەکانی دیکە زۆرتر بووە توانیوێتی 154,000 دەنگ بەدەست بێنێت. بەمەش بە جیاوازێکی زۆر پێش پارتە ڕکابەرەکەی بە ناوی ئەنبارناسنامەی ئێمەیە کەوت کە 70,000 دەنگی بەدەستهێنا و پلەی دووەمی گرتووە. باشماردنی ئەو دەنگانی پارتەکەی حەلبووسی بەدەستهێناوە دەکرێت وەک شۆکێک و دەرەنجامێکی سەرسوورهێنەری سیاسی وێنە بکرێت کە توانیوێتی نزیکەی 9 ملیۆن دەنگی دەنگدەرانی عێراقی بەدەست بێنێت. لە بەسڕە شاوپەیمانی تەسمیم با سەرۆکایەتی پارێزگاری ئێستای بەسڕە توانی 26,000 دەنگ بەدەست بێنێت. لە کاتێکدا هاوپەیمانی نەبنی کە ئاسایبی ئاهلی حەق لە خۆ دەگرێت نیوەیەم ژمارەی بەدەستهێناوە. ئەم هەڵبژاردنە بۆ حەلبووسی ئەستانەوەیەکی گرنگە دوایەوەی چوارچێوەی مانگی لە کورسی سەرۆکی پەرلەمانی هێنایە خوارەوە و دوای سێ دانیشتن تا ئێستاش ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەیانتوانیوە جێگرەوەیەک بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دابنێن.